دەسڕێژی گولە لە ماڵ تەقاندنەوەی ئۆتۆمبیل و کوشتن و بریندارکردنی بربژێرەکان لە عێراق دیاردەیەکی تازەی سەردەمی بانگەشی هەڵبژاردن نییە کە لەم وڵاتەدا ڕوودەدات. لە بانگەشی هەڵبژاردننی ئەم جارەدا دیسان هەمان کێشە و گرفتەکانی ساڵانی ڕابردوو بەرەوکی بربژێر و لایەنە سیاسیەکانی گرتووەتەوە و دیار نییە ئاراستەی ئەم گرفتانە چی لە هەڵبژاردنەکەی ئەم ساڵ دەکات. لایەنەکانی عێراق لە کاتێکدا کە باس لە دیموکراسی و سەقامگیری دەکەن لە پشتەوە هەڕەشە لە یەکتر دەکەن هەوڵینانەوەی شەڕ و کوشتن و کۆتایی هێنان بە ژیانی بربژێرەکانیان دەدەن و بەمەش دۆخی ناجێگیری گۆڕەپانی سیاسی عێراق زیاتر دەشڵەژێنن. هەر لە تەقاندنەوەی ئۆتۆمبیلی سەفا حوسێن مەشهەدانی ئەندامی ئەنجومەنی پارێزگای بەغدا و کاندیدی حزبی هاوپەیمانی سیادا تاوەکو تەقەکردن لە ماڵی بربژێرێکی دیکە ئەو نمونانەی کێشەکانی بانگەشەی هەڵبژاردن لە عێراقن. بەڵام لە هەرێمی کوردستاندا دۆخەکە بە شێوەیەکی دیکە بەڕێوە دەچێت. هەرچەندە بانگەشە چەندین ڕۆژە دەستی پێکردووە بەڵام تاوەکو ئێستا هەرێمی کوردستان شاهیدی هیچ حاڵەتێکی شەڕ کێشە و هەڕەشەی هیچ لایەنێک و بربژێرەکانی لە لایەنێکی دیکە نەبووە. هەر ئەمەشە کە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە عێراق و لایەنەکانی جیا دەکاتەوە.